هەنێ برا هەیە زاڵمە لێرە ڕایەگەێنم لەم کەناڵی جەنابتانم ئەی برا بە ڕێزەکان دڵنیابن غەدر لە خوشکەکانتان کەن گەورەترین غەدرە زۆر جار ئێستا بەهۆی ئەوەی کە خوشک ئافرەتێکی میهرەبانە کچەکان ئافرەتێکی میهرەبانە لەبەری ئاژاوە دروست نەبێت لەبەی دڵی براکەی دروست نەبێت یەکەم قساڵێ من بۆ دڵی براکەم عادسکەم لەسەر میرات نەکەن خوشکەکانتان بێ بەشکەن لە میرات نەکەن ئاگرێک بکەنە ماڵی خۆتانە بەیانی بۆ مناڵەکانی خۆت باین تۆش ببری میراتەکە و دابەشەکرێت بۆیە تکاتان لێگەم غەدر لە خوشک مەکەن ئەی پرسیارێکی کە دروستە بێت دوو برا خوشکیشیانێ ئەم خوشکیان بێ بەش کردووە لە میرات ئەی ئەم خوشکە چی بکە ضرور بوو حەقی خۆشێتی یاسایی و قانونی وانێ بەڕاست ئەچێتە دادگا بۆ نمونە کەیسێک هەیە ئەم کەیسە بەداخەوە بەم شێوەیە ڕوویاوە هاتوون بە خوشکەکان تۆ بە قسەی خۆش وەکالەتیشیان پێ کردوتەوە کە وەکالەتەکان پێ کردوتەوە خوشکە ژیان تۆ مەیە بۆ دایرە و خەمە نەبێ و حەق و بەشەکەی خۆشت بۆێنی لە دواییە بەپی ئەو وەکالەت نامەیە کردویانە بە ناوی کڕیارەوە هەموو شتێک تەواو بۆ دوای شتێ پارەی کەمیان بۆ بردو بۆنە دەفتەرێکی بەرەکەی 20 وەرەقەیان بۆ بردو ها خوشکە ئەمە بۆ تۆ ئەیوتی با ئاخردا ئەمە بوونە دەفتەرێکم بەرەکە تۆ بۆ 20 وەرەقە کورەوە خێریشە پێتەکەی ئەی باش ئەم کچە داما ئەم خوشکە توانێت چی بکە ئەم خوشکە بەڕێزە توانێت بێتە دادگا لە دادگا داوای خۆی بنووسێ و داوای بەشی خۆی کە دادوەر هەردوو لابانەکە ئایا بزانیم کچە خەدی بۆیە بە دادگا بە خولاسەی کەلام زۆر بە زمانێکی سادە ئەی خوشکە بەڕێزەکە غەدرت لێ کراوە لەلایەن براکانتەوە وەزان ناومێت بووی لەوەی کە لیان وەرگریتەوە دڵنیا بە بیتە دادگا حەق و مافەکەت وەرەگرێتەوە